چێژی ئاشتی دوای دوژمنایەتی کەسێک خوا پەناماندا و خوا ڕەحم بەوانە بکا کە گرفتاری دوژمنایەتین شەوێک بە ئەسوودەی سەریان نەخستۆتە سەرسەرین و سەر پشتی خەوتن ئێستا کە ڕێککەوتون و سوح کراوە بە ئەمانەوە بەبێت چەک دەسوڕێتەوە ئەمجا هەز بە ئارامی ئاشتی دەکات. دوای قەرزاری کە ڕزگارت دەبێ و خوا دەرگای ڕەحمەتت لێ دەکاتەوە دەوڵەمەند دەبی ئای چ چێژێکی لێ دەبینی. دوای سجن و بەندیخانە ئازاد بوون، دوای کرێچێتێکی زۆر خانووی خۆت، دوای بێ ئۆتۆمبیلی ساڵانێک بە تەکسی و پاس و لەسەر جادە و شەقام و بەرگەرما و سەرما وەستاوی باران لێداوی هەتا پاسێک هاتووە تەکسێک بۆی ڕاگرتووی بەکرەیەکی زۆری شت فەوتاوە لە مانگەکەدا ئێستا ئۆتۆمبیلێکی زۆر باش و ڕێک و پێک لە ناو حەوشە و ماڵ خۆت و لەبەر دەرگای خۆتایە بێدەنگ بە پارێزراوی حیا و حرمەتی خۆت و ماڵ و منداڵت بەکوێ ئارەزوو لێبێ ئەچی و پێی دێ و بە سەلامەتی پێی دێڕۆی ئەمجا چێژی لێ دەبینی چونکە ساڵانێک بێ ئۆتۆمبیلیت بینیوە. بۆیە ئەوانەی کەسێک ئەمەی نەدیبێ یعنی کەسێک لە ژیانیا قەرزاری نەبینی بێ دەستی بە گیرفانی خاڵیدا نەکردبێ کەسێک هەرگیز نەخۆش نەبوو بێ و عیادە و دکتۆر و دەرزی و دەرمانی بەکار نەهێنابێ کەسێک لە ژیانیا کرێچێتی نەچەشت بێ خاوەن ماڵ نەهاتوێتە سەری مانگ ڕۆژەکان نزیک بوونەوە کرێکەی پێکۆ نەکراوەتەوە ئەم ناڕەحەتەی نەبینی بێ کەسێک ڕۆژگارێک بە پێ هاتوچۆی نەکردبێەوە بە ئۆتۆمبیلی کرێ بە ئۆتۆمبیلی گواستنەوەی گشتی هاتوچۆی نەکردبێ بڕواتان هەبێ قەدری شتەکانی خۆی نازانێ. بۆیە زۆرێک لەوانەی کەوا بوغڕا دەبن یعنی بە ماڵی دنیاوە پۆز لێ دەدەن لە کەوڵی خۆیان دەچنە دەرەوە بە کوردی ئەوانن کە لەسەر حازری دانیشتون کە ڕۆژێک گەرما و سەرمای ژیانیان بە بەدەستهێنانی شتەکانەوە نەچێشتووە زۆر بە ئاسوودەی هاتۆتە بەردەستیان و زۆر بە ئاسانیش جاری وهەیە لە دەستی دەدەن و دەبێتە مای ناڕەحەتی بۆ خۆشیان و بۆ خەڵکی دەوروبەریشیان. ئەزانن بەڕێزان دوای ماندووبوون چێژی سەرخەوێک لەسەر کارتۆنێک خشتێک بەردێک جامانەیەک دەخەیتە ژێر سەرت ئەزانی زۆر بە چێشترە لەسەر سیسەمێکی گرانبەهای نەرم و نۆڵ کەوا خەول لێزڕابێ کە نەزانی چۆن پشوو بدەی کە خەول لێ نەکەوێ. ئازاری تینوێتی و برسێتی چێژی نان و دۆیەک لە قۆزی و کەبابی باشترین چێژخانەی دنیا بەتامترە چونکە لەسەر ئەو برسێتیە خواردوتە. بۆیە ناڕەحەتیەکانی ژیان لە ڕوویەکەوە چێژت پێدەبەخشن دوای ئەو ناڕەحەتیە کە خۆی گەورە ڕزگاری کردی ئەگەر بە ئیمان بی ئەگەر ژیر و عاقڵ بی ئەگەر واقع بین و ئایندەبین بی و ڕابردوو ببێتە دەرس و وانەیەک بۆ داهاتوو بەڕاستی لە دوای ناڕەحەتی ئەمجا چێژ بینین و ڕزگار بوون لە ئازار و مەینەتیەکانی دنیا چێژت پێدەبەخشێ.